ئێرە دەنگی کوردستانی ئێرەوە عملیاتی هاوبەش و قارەمانانەی پێشمەرگەکانی هێزی شەید پێشەوا و هێزی بەیان بەیاد و بیرەوەری شەیدانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە ساڵی 66 بە گوێرەی هەواڵی گەیشتوو لە کۆمیتەکانی حیزبی مەهاباد و بۆکانەوە پێشمەرگەکانی هێزی بەیان و هێزی شەید پێشەوا بڕیاوریاندا و بەیاد و بیرەوەری شەیدانی حیزب لە ساڵی 66 یاوتێکی نیزامی و کەموێنە دژی هێزە بەکرێ گیراوەکانی ڕێژیمی ئاخوندی بەڕێوەبەرن بۆ ئەم مەبەستە گوردانی زەربەتی ئیمام حەسەن جێگیر لە گوندی نۆباور سەر بە ناوچەی پیر محەممەدی بۆکان لە 12 کیلومتری ڕۆژاوای شاری بۆکانیان هەڵبژاردە گوردانی بەناو زەربەتی ئیمام حەسەن لە ناوچەیەکی دەشتاوی و بە تەواوی میلیتاریزەکراوی بۆکان هەڵکەوتە و بە مەبەستی زەربەلێدەن لە هێزی پێشمەرگە و بەربەرەکانی لەگەڵ خەباتی ڕەوا و ئاڵدڵانەی گەلەکەمان جینایەتکارترین و دڵڕەختترین هێزەکانی ڕێژیم لەم گوردانە کۆبوونەوە ئەم گوردانە ئەرکی فەرماندەری 25 مۆڵگەی دوژمنی لەو ناوچەیە و پیلانگیران و ئازار و ئەشکەندەی خەڵکی بەعودەبوو و لە چەندین گروهی بەناو زەربەتی ڕێژیم پێکات بوو بۆ ئەنجام و بەڕێوەبردنی گەڵاڵەی ئەمەلیاتیان پێشمەرگەکانی لکی یەک و پەلی فەرماندەری هێزی شەید پێشەوا و لکێک لە پێشمەرگەکانی هێزی بەیان سەعاتی یەکی پاشنی وە شەوی حەوتی ڕەزبەر خۆیان لە گوردانی ئیمام حەسەن نزیک کردەوە و بوونە دوو دەستە دەستەی یەکەم بەڕێک و پێکی لە تەفۆڵکە خۆڕەکانی هەڵدرا و لە دەوروبەری ناوەندی گوردان جێگیر بوون دەستەی دووهەم لە قاوەمانەکانی دموکرات بۆ بەرپەرستدانەوەی هەموو تەشنەزم و جۆڵێکی دوژمن و بۆ پێشگیری لە هاتنی هێزی یارمەتیدەر لە ڕێگاکانی عەزیزکەند بۆ نۆباور پاش بڵاخ بۆ نۆباور بوغدەداغی بۆ نۆباور سەیداوا بۆ نۆباور قەرەڵی بۆ نۆباور و هەموو شوێنە ئاسەمەکانی ئاوایی نۆباور زاڵ بەسەر ناوەندی گوردان و مۆڵگەی نۆباور جێگیر بوون و خستیانە ژێر چاوەدێری خۆیانە پاشەوەی قارەمانەکانی گەل میراتگرانی شەیدان ئەسمەیلی خورشیدی و بازیدی نەبەردی بە تەواوی لە شوێنە دیاری کراوەکاندا مەزان و جێگیر بوون دەست لەسەر پەلا و پیتکەی تفەنگ ئامادەی بەڕێوەبردنی دەستوری پەلاماری شۆڕژگرانەیان لەلایەن فەرماندەری ئەمەلیاتەوە بۆ سەر دوژمنانی ئازادی و ئینسانیەتمانەوە سەعاتی 1 دقیقەی پاشنی وە شەو دەستوری پەلامەردرا لە پێشدا تاوقمێک لە پێشمەرگەکان کە بەرامبەر بە شوێری نیگەهبانی پاوێگەی گوردانی ئیمام حەسەن جێگیر ببوون لە نیگەهبانەکان چوونە پێش و هەتا گەیشتنە چەند متریانە ئینجا لەپڕ لە هەموو لایەکەوە قارەمانەکانی دموکرات ڕێبوارانی ڕێگەی شەیدان پەلاماری شۆڕژگێرانیان بۆ سەر نیگەهبانەکان دەست پێ کرد هێزەکانی دیکەی ڕێژیم بەنێو پایەگادا هەرکە ئاگاداری پەلاماری شێرانەی کوڕەکانی دموکرات بۆ سەر نیگەهبانەکان بوون بۆ نەجاتیان وەجم و جۆرکەوتن غافل لەوەی کە پاورێزەراوی کوردستان هاوسەنگەرانی شەیدان قەمبەری مەحموودی و سەرهەنگی ئەحمەدی لە مەتەرێزی شەرەفدا دەست لەسەر پەلا و پیتکەی سەکی شەرەف و سەربەردی ئامادەی بەرپەرستدانەوەی هەموو جەشنەزم و جۆڵێکی دوژمنن هەر بۆیە لەگەڵ کوهێزی بێورەی دوژمن بە مەبەستی ڕزگارکردنی نیگەهبانەکان لە وەتاغەکان ڕاو بەرەو شوێنی نیگەهبانی وەڕێکەوتن لەپەر لە هەموو لایەکەوە لە دەوروبەری پایەگاوکە
واتە پشتی تەپۆڵکە خۆڵەکانەوە باڕۆنەی RPG گولەی تەشی سووک و ناڕزوشی دەستی بەسەر هێزەکانی ڕژیمداباری بەکرێ گیراوەکان کە خۆیان لە ژێر هێڵەی ئاگر و گولەی پێشمەرگە ناودەزی نیگەهبانەکانیان لەبیر چۆوە و هەر یەکەی لە فکری خۆ دەربازکردن و شاردنەوەی خۆی کەوت بەڵام ڕۆڵە بە هەڵمەتەکانی ناوچەکانی مەهاباد و بۆکان بێ پسانەوە ڕقی شۆڕش ژێراونەیان بە گولەی گەرم و تۆڵ عەسێنی تەچی دەستیان بە دوژمن دەڕشت و دەرفەتی هەموو چەشنە زم و جۆڵێکیان لە دوژمنانی ئازادی و ئینسانیەت بڕی بوو ئاوربارانی پایەگەی گەورەی گوردانی ئیمام حەسەن بۆ ماوەی 30 دەقیقە لەناوگەن قاورمانەکانی هێزی بەیان و هێزی شەهید پێشەواوە درێژەی هەبوو دوژمن بە تەواوی لە ژێر ئاوری تند و پەلاماری شۆڕش ژێرانەی کوڕەکانی دموکراتدا زەلیل و داماو بوو بڕستی لێبڕا بوو ئینجا ژمارەیەک لە قاورمانەکانی دموکرات بە ئیمان بەسەرکەوتن و ڕێی بەرزیانەوە بۆ پەکخستنی دواپە لە خاوژەی دوژمن بە شێوەیەکی قاورمانانە خۆیان لە نێو ناوەندی گوردانی ئیمام حەسەن هاویشت بە ناڕنجکی دەستی و دەستڕێژی سەچی سووکی دیکە دەستیان بە ئاوربارانی باقی سەنگەر و شوێنە هاسەمەکانی ئەم گوردانە کرد کە ژمارەیەک لە دژی گەلیە بەکرێ گیراوەکان سەنگەریان لێگربوو پێشمەرگەکانی گەل شێرەکڕانی نێو سەنگەری ئازادی بۆ بە چۆکداهێنانی هێزەکانی دوژمن شەڕێکی تند و تیژ و دەستەوی خەیاڵ دەست پێ کرد بە هەڵمەتی تند و تۆڵ تواویان هەموو سەنگەرەکان بگرن و بە پەلاماری شێرانە و دەستڕێژی توندی سەگەکانیان بەکرێ گیراوەکان لە نێو سەنگەرەکانیاندا لەر بکەنەوە و حەساری پایەگاکە لە دوژمن پاک بکەنەوە اینجا پێشمەرگەکانی دموکرات هاوسەنگەرانی شەهید سولەیمانی نازداری و شەهید قادری فلعونی بۆ دەست بەسەرداگرتنی تەواوی پایەگاکە بەرەو وەتاغ و ساختمانەکانی دەستیان بە پێشڕەوی کرد لە شەڕێکی نەبەزانەدا تواویان کۆتایی بە دواپە لە قاوژەی بەکرێ گیراوەکان کە سەر شۆڕانە دیفاعیان دەکردبێن و هەموو دیو و وەتاوەکانی ناوەندی گەورەی گوردانی ئیمام حەسەن کە بریتی بوون لە دیوی گروهی زەربەت دیوی پاوێگەی حەفاظەتی دیوی ئیتلاعاتی دیوی فەرماندەری گوردان دیوی فەرماندەهانی گروهی زەربەت دیوی ئیدئۆلۆژی دیوی مخابرات و بێسیم دیوی تدارکاتی پرسنلی دیوی بێداوی یەک بە دوای یەکدا بگرن و دوژمنی لێ پاک بکەنەوە بەم جۆرە لە سەعاتی 3:30 پاش نیوەشەو قاورمانەکانی گەل قوتابیەکانی شەهید کاکەژار و شەهید حەسەنی جەمشیدی توانیان بە دەنگی دلێر و قاورمانانی بژی حزبی دموکراتی کوردستانی ئێران هەواڵی سەرکەوتنی ئەمەلیاتەکە و دەست بەسەر داگرتنی ناوەندی گەورەی گوردانی ئیمام حەسەن بە یەکتر ڕابگێنن لە دەست بەسەر داگرتنی ئەم ناوەندەدا تەنیا 3 کەس لە بەکرێ گیراوەکان توانیان خۆیان دەرباز بکەن ئەوانی دیکە کە 144 کەس بوون 137 کەسیان کوژرا و 7 کەسیشیان بەدیرگیرا کەلاکی 112 کەس لە دوژمنانی کوردستان کەوتە دەستی پێشمەرگەکان کە 86 کەسیان بەم ناوانە بۆ ڕۆڵە قاورمانەکانی دموکرات شانازی خوڵخێرەکانی ناوچەکانی مەهاباد و بۆکان شناسایی کراون